زمان فاکتەری سەرەکیە بۆ پاراستنی کولتور و بوونی نەتەوە. 15 مایسی هەموو ساڵێک وەک ڕۆژی زمانی کوردی دەستنیشان کراوە. ئەم یادە گرنگیەکی مێژوویی گەورەی هەیە و ساڵانە لەلایەن کوردانی ناوخۆ و تاراوگەوە بەرز ڕادەگیرێ. دیاریکردنی 15 مایس وەک ڕۆژی زمانی کوردی پەیوەستە بە دەرچوونی یەکەمین ژمارەی گۆڤاری هاوار لە شاری دیمەشق کە لەلایەن جەلالەت عەلی بەدرخان نووسراوە و بیرمەندە گەورەکەی کوردەوە گۆڤارەکە بووە بنەمایەک بۆ بەکارهێنان و ناساندنی ئەلفەبەی لاتینی لا نووسینی کوردیدا. ساڵانە لەم یادەدا خۆڕ و سیمینار و چالاکی جۆراوجۆری ئەدەبی بۆ پەرەپێدانی ڕێنووس و زمانی کوردی ڕێک دەخرێت. قوتابیانی قوتابخانەی حاجی محەیدین ڕەشید کە سەر بە کۆلێژەکانی یونایتد سانسی نێودەوڵەتی بە هاوکاری و سەرپەرشتی مامۆستای میوزیک مەبەست سەر بە ساڵح گۆرانیەکیان بۆ ئەو یادە چڕیوە. هۆنراوی گۆرانیەکە شکۆیی حەسەن تێبلیسی و عەلی حەمەڕەشید بەرزنجی نووسیویانە و ئارام تیگران ئاوازی بۆ داناوە.